ڕەمزی قوتبەدین خاوەنی گەردوونێکی ناوازەیە، پانتاییەکە لە هونەر و جوانی، تەمەنێک لە خەبات و پێشمەرگایەتی. ئەمانە و دەیان پێناسی باڵا ڕێک بە بەرگی ئەم هونەرمەندەیە. بۆ ئەم جارە میوانی ئارتۆگرافی دەبێت. ئەم راپۆرتە پێکەوە دەبینین و دواتر گفتوگۆکانم لەگەڵ هونەرمەند دەست پێ دەکەم. ڕەمزی قوتبەدین ئەو هونەرمەندەی خۆشەویستی نیشتیمانی ئاوێتەی هونەرەکەی کردووە. ڕەمزی قوتبەدین یەکێکە لەو هونەرمەندانەی کە هەر لە سەرەتای ژیانی هونەریەوە ئاوێتەی خۆشەویستی نیشتیمان بۆ و لە ڕێی هونەرەکەیەوە خزمەتی بە دۆزی نەتەوەکەی کردووە و دواتریش لە پاریسی پایتەختی هونەر و جوانی درێژەی بە ژیانی هونەری خۆی داوە. هونەرمەند ڕەمزی قوتبەدین لە ناو ژانری گرافیکدا قوڵ بۆتەوە و بەرگێکی تری کردووە بەبەری ئەو هونەرەدا، بەو پێیەی کە لە پاڵ هونەرمەندان سەروەت سەوز و میدحەت کاکەی و ئیسماعیل خەیاتدا لەو بوارەدا پێشەنگ بوون. هەر لە سەرەتاوە شاری سلێمانی ئامێزی بۆ تابلۆکانی هونەرمەند ڕەمزی قوتبەدین کردوێتەوە و بە وتەی خۆی شاری سلێمانی بۆ ئەو ئیلهام بەخش بووە بۆ برەودان بە هونەرەکەی و لە پاڵ هونەرەکەشیدا لە ناو دۆزی نەتەوەکەیدا قاڵ بووە. لە ساڵی 1970 لە گوندی مالومە لە شارباژێر وەک مامۆستا دەست بەکار بوو و هەر لەوێوە پەیوەندی بە ڕیزەکانی ڕێخستنی پێشمەرگەوە کردووە و هونەرەکەی ئاوێتەی کاری سیاسی کردووە و لە چاپخانەی شۆڕش هێڵکاری بۆ پۆستەر و چاپکراوەکانی شۆڕش کردووە. هونەرمەند ڕەمزی قوتبەدین هاوکات لەگەڵ کاری گرافیکدا زیاتر لە 20 ساڵیشە بۆیی زەیتی و پاستی لە کارەکانیدا بەکاردێنێ و شێوەکارانی ڕێبازی تعبیری لەوانە مونش و مانیە و مۆنیا بە سەرمەشقی هونەرەکەی دەزانێت. لە شاری پاریس بوونی خۆی وەک شێوەکارێکی بە ئەزمون سەلماندووە و کارەکانی لە دیارترین گەلەرەکانی ئەو شارە نمایش کردووە و لە ناوەندە هونەریەکانی ئەو شارە بە پەرۆشەوە پێشوازی لە تابلۆکانی کراوە و بەشێک لە گەلەریەکان گرێبەستی ساڵیان لەگەڵدا واژۆ کردووە کە ئەویش هەنگاوێکی گەورە بووە و هۆکار بووە بۆ ئەوەی ساڵی 2022 گەورەترین خەڵاتی هونەری لەسەر ئاستی فەڕەنسا پێ ببەخشرێت کە ئەویش خەڵاتی ڕێنێ بێرناردە. پێشتر ئەو خەڵاتە بەخشراوەتە هەرێک لە هێلین باومێل، ئانایس چاراس و دانیال کلۆجی و ئایزابیل کۆبۆس و جێم مۆنسۆن. ئەوەش سەنگ و پێگەی ئەو هونەرمەندە کوردە دەردەخات لەسەر ئاستی وڵاتێکی گرنگی وەکو فەڕەنسا. ڕووباری ئەڵوان چ سحرێکە وا هونەرمەندەکانی ڕەسەنن؟ پرسیارێکی هەندە قورسە و بەڵام بەڵێ زۆر گرنگە. من بەڕاستی ینی با بڵین دوو بەشی ژیانمەوە لە خانەقی، بەشێک با بڵین کە مناڵ بووین تاکو ساڵی هەفتا، لە هەفتاوە من تروسکێک بەرکەوت تیشکێکی بۆ هات جارە زۆر نزیک بۆ لە منەوە، لێەوە چاوم کرایەوە تێکەڵ بووم و 11,000 بوو، یعنی مەسلەی تر خەڵکم پێشمەرگە تێکەڵ بوو، خەڵک لە بازارە بوو، ئەمە تەئسیری زۆر بوو. بام بەسەر ڕاوەشە لە من لە بنەماڵێکی فۆتۆگرافیش بووم، زۆر خەڵکی دێهات و ئۆشتان هاتن بۆ خانەقی، هاتن بۆ لای باوکم ڕسمیانەگرت، ڕسمی بۆ بیرەوەری و بۆ جنسی و بۆ مەسەلەی بەرگ و شتانە. تر ئەمەش زۆر تێکەڵ بوو، تەئسیری زۆر بوو بۆ من شخص دەم چاوانە خەڵک لە دێهاتەوە هاتن و وەکو خزمەتی بە ئێمە گەیشتن. ئەمانەش تەئسیر بەشەیە کە زەمینەیەک دروست بۆ ئەوی زیاتر با بڵێم وەکو قوتابخانەیە، مناڵەتی بۆ قوتابخانە پلە شتەکان تەواوەکەی هەمان شتە کوردایەتیش وەکو قوتابخانە بوو، خۆشحاڵیەوە بازم نەیە لەسەر مێژوو، هەبێت هێدی تیاژیان هەموو مەرحلەکان با بڵێ هەنگاوەکان هێدی چێژمە کرد لە ئەنەکان. هەمان کاتشە تۆزێن بووم، زۆر ترسم نەبوو، یانە هەم ڕۆژە ڕیسکمە ڕۆیشتم بۆ شوێنێکەوە نەمەزانی شوێنەکە زۆر خەتەریش بوو، ئەڕۆیشتم ئاتمەوە ئەچوە ئەمە زۆر یارمەتیام خەڵکی چاک بدۆزمەوە، یعنی تۆ لە ژوێن خۆ ڕاوەستی خەڵکی چاک یێ بەرەو پیریت ئەوە نابێ. من هەمیجار مەبەستم بوو با بڵین بە عەرەبی چی پێڵم بە کوردی ئەوە نییە فزولیەت، ینی تۆزێ حەزاکەی بزەم چییە مەسەلەکە وشتا ئەچم و پێشەوە بەرەبەرە ئەمە قازانجی زۆر بوو من، بەڵام زۆر
بەستراوم بە ئاوی ئەڵوان مناڵم ڕۆژمە سەر دەروی خانەقی سەیری ئەو دوو خانەقینمان کرد چکە ئەو دوو با بڵێن کوردستانی خۆمانە کوردستانی ئێرە شاخەکان زستانان بەفری لەسەر باری وەکو خەوێک بوو ناوێری بڕۆی چکە ڕبایشتی دیە خەویم ئەو بوو تەم ڕۆژەکە بێت بڕۆم مەرز ببڕی بڕۆیتەوە دی و گێڵانی لێ بوو شاخەکان دەرەکەوت دوای برە و دەسە چە بڕۆی دەبرە و سەرتەک و پیرە بە مۆڕ ئەبێت بەڵام ئیتر من جارێک سەربەست نەبووم بڕۆمە دەبێت زۆر بڕۆم بەڵام ئیتر تێکەڵ بوون و خەڵکی چاک ڕێگەیەکی بۆیان خۆش کردمەوە با بڵێن گۆمەکە قۆڵ بووی تر بەرە هێدی تا بێتەوە شتەکە ئیشی زۆرش مەکرد ئیشی ڕسم بەڵام ئەوە شۆنی من بووە بم ئیتر بەڵام هەستمە کرد وەکو چۆنە قەفەسێکە خانەقی داخراوە ئەوەی جێی داخی ئاسان نەبوو ینی ئەسەرێکی زۆر خراپیش بەجێش بۆ خەڵکەکەیش بەڵام سەرراوە خەڵکی چاکیش کەشەی کرد لێەوە نازانم سیر نییە تاکو ئێستا ڕەمزی وەرچەرخانی هێڵ و ڕەنگیت هەبەندی پەیوەستی بە هێڵ و ڕەنگ زۆر بێگومان ئێستش کارەکەم لە هەموو ئیشەکانمە هێڵ زۆر گرنگە داڕشتنی هێڵ وەکو با بڵێن ڕێگەیەک دروستەکەی بۆی دەرباز بی هەمان کاتشە چۆن پاشەکشاکەی لە ئیشکردە زۆر گرنگە ئەجار مەسلەی هێڵ و ڕنگ و شتانە بۆ من بەڕاستی یان ئەمانە هەڵگریت دەرچێت لە ئیشەکان دەرچێت هێنی نابێنێ وەکو مۆسیقایە هەندێ ئامێر هەیە کە ئەوانە هەڵگریتەوە بێ نەگە بێ بۆ منیش مەسلەی هێڵ گرنگە یعنی باڵا پرەنسیپە بۆ من ئەو تووڕێی ئەبی لە ئیشکردنا خەتەکان دەرکەوێ و زۆر جار لە کوێ ڕاوەستی نەرمە بێتەوە لەکوێ ڕەشیەکە یانە زەختی فشاری بۆی دێنی بۆی دەرکەوێ ڕەنگەکان دوای ئەوەش ئیشکردنیشن ئەوە نییە بڵێ کە کارەکەم ئەوە نییە بڵێ من ئەمڕۆ ئەو ئیشاکەم نا بێ نەئاگاهیەت چکە من تەوەکو ئێستا توانم سە باس بکەم تاقیکردنەوەی چاکمێت زۆر دەوڵەمەندیشە تێکەڵبوون و خەڵکی چاک و ئێستا نەماوەن شەهید کراون ئەمانە هەمووی بووم بە قوتابخانەیەک وەکو کەشکۆڵێک ئێستا لە ئەوروپاش لەسەر ئەوەش یعنی نییەکە تەنها هینی خۆمە ئەتوانم بیەم بە خەڵک بەڵام ناتوانانی فەرزیکەی بەسەر خەڵکە بەڵام من واژە تو وەک من بیت من جیاوازم لەگەڵ هەمووی تاقیکردنەوەکانی جیاوازە بەڵام یەکێک ئێمە کۆ ئەکاتەوە مەسلەی بیر و باوەڕ و بۆچوون و سربەستی و ئەوانە ئەمە یەکە گرینەوە بەڵام تاقیکردنەوەکانی زۆر گرنگە شکە تاقیکردنەوەکەی زۆر دەوڵەمەنە ئەبێت تۆ گوێ ڕاگر بزانم چیڵە چی کردووە بۆ بتوانین سوودێکی لێ وەرگین ئەوزانم ژیانەکە وایەت 35 ساڵ لە ئامێزی فەڕەنسا چی بەدەستێنە؟ من بەڕاستی کە ڕۆیشتم گەیشتمە فەڕەنسا 2 ساڵ زۆر با بڵێن بەردۆخم گێژ بوو بووم وەکم بچی بۆ وڵاتێک دیگە چوانە بەسە وڵاتی جیاوازە خەڵکەکەی هەناسی جیایە ئۆکسیژێنی جیایە دیمەنی جیایە خەڵکەکەی من 2 ساڵ ئەوتۆزێ هێدێدی بەسەر بەهۆی خەڵکی چاک و برادری چاک و هاوڕێی چاک زۆر پشتگیریان کرد میانزانی من لە شاخەواتم وەکەونی ئەو بە خۆشحاڵی ئەوە هەیە لە کوردەواریە ئێستش هەر ماوە مەسەن بزانانی یەک پێشمەرگە بووە لە شاخ بووە ڕێزیەگرن نیە تێگەی چۆن وەک پرەنسیپە ئینجار من کە چوومەوێ فترەیەک ماوەیەک لای برادران بووم هێدی هەر هەرێکێک بە ئاستی خۆیەوە منی بۆ بڵێن چۆن کاتی خۆی تەوزیح ئەکرا پێشمەرگە لە ماڵان هەرواش بوو تێ بەرەبەرە هێدی چاومکرایەوە بەرەبەرە بیری خۆمە کردەوە وتم ئەبێر لەسەر ئیش قاچی خۆم ڕاوەستم پێویستە چکە من ئەو هەموو ڕابردومە بووە یان ئەبێت بۆرەم بەرز بێت باش بوو ئەژۆم دەنەنا هەروتم ئەمێنمەوە هەر ئەبێت لەسەر ئیشی خۆم بژیم ئیترەوە بوو بەرەبەرە ئیشکە بیشکە دوایەوە بەهۆی یارمەتیەکی شۆنێکی زۆر گرنگ بوو پێڵەن سکوخ کاتۆلیک زۆر میمەوە گرنگە ئەوە دەستگایەکە کاتۆلیک پێڵن مەسیحیەت هەند یارمەتی خەڵکەدان کەیەکی پێویستی هونەرمەندەکەت چێ پێویستی بە پارە بێ ئەڵێ وەرە ئێمە پارە دەینێ بەڵام ئەگەڕۆست باش و بگەڕێنەوە سقەت پێەیە ئەمەش پێم بوتم چۆنێ بوتی برادری وتی تو بڕۆ کە ڕۆژم دەستەکەم تاقدیم کرد وتی کاکە تو بڕۆ ئەدرێسی ئەو شۆنە بێنە بۆی مەوادەکان بکڕی ئێمە پارە دەدەینێ شتێکیان دامێ لێ وەزم گۆڕاوە ئیشم و شتم کڕی و کەرەسەکانم کڕی پێم سەیرە چۆن سقایان بە تۆ کرد و شتانە
ئەو وەزعم باش بوو پێشەکایەکم کردو هەموو فرۆشرا ئیتر ئەو پارەی قەرزەکەم دایەوە لێوە بە فراوانی دیمەنەکەم ئەبینی بۆ پاکی وتم زۆر گرنگە بۆ من پرسیارم لە خۆ کرد وتم ئەبێت تۆ پاک بی لەگەڵ ئەمانە ئەم وڵاتە باویش کرد بۆ تۆیە بەهۆی فەڕەنساوە هونەرەکەم گەشەی کرد زۆر چکە ئاسان نییە ئەڵەم گەشەی کرد گەشە ئەبێ بناغە دەبێت ئەبێ ڕابردوو دەبێت توکە زەمینت نەبێ هەر بڵێ من ڕاضاکەم و شتەکەم دوای ئەکەوی ڕشبایك دەکەوی بەڵام ئەگە ورەیەکە بێ قەزەیەکە بێت لە مێشتا پاڵەوان ڕاضش بکەیت ئەوە ئەڕۆی بە پێشەوە اینجا منیش ئیشکردن بەهۆی ئەم هەموو ژیانم کردو خەڵکو و دۆستی خەڵکو و زۆر هەمووی یعنی وتم ئەمانە بەجێ بێڵم بڕخێم نابێت وەزشم بە ڕەشەباکە زۆر بەخۆت بوو بۆ من خەریکی بخلسکەم وتم نابێت دەی باش بێتتر ئەمەم دۆزیەوە سکوخ کاتۆلیک ئەو شوێنە پێڵم فۆنداسیۆنەوەی ئیتر گەشەم کرد تا ئێستا هەر بەردەوام ڕژم پێێتی من مێشکم هەڵسکەوتم لادەیی لە خەڵکی دێ لەوێ پەرۆ دەکرام و لەگەڵ ئەوان ژیام ئەمە بۆ من هێڵە ئەمانە ئەبێ هەمیشە ڕووناککەرەوەی ڕێگەی من بێت یانە کە ئەڕۆم ڕێوە ئەمانە لە مێشکمەیە بەڵام کە ئیشەکەم دیمەنێکی لە فەڕەنسا ئەبینم ئیشەکەم وشتانە هەڵسکەوتم وەکو ئێستا لە مالوم بووم کە لە شاباش بووم ئەمانە گرنگن چکە بەهۆی ئەوە من کارەکەم و سەرەکەوم و وشتان چکە ئەمانە نەمێن نابێت نوێکردنەوە گۆڕانکاری لە ڕەهەندی هوەری تۆدابوونی هەیە یان هوەر سەرەتای هەیە و بێکۆتاییە گۆڕانکاری بەرام لەوەتی کە چوومەتە ئەوروپا زۆر گۆڕان چۆنە لەباری شەوەی داڕشتنی شەکانم و دینی بینینم بێگومان زۆر یعنی ڕۆژنم بۆ فەڕەنسا دوای ئەو شتانە ئەبینیت و ئەچی بۆ مەتحەفەکان مۆزەکان زۆر دەوڵەم بووم بینی یەکسەر پاشەکشاکەم ئەوەنی بەڵێ لە سفر و دەست پێ بکەم چکە من کەشکۆڵێکم هێناوە لە خۆمە کە ئیشی زۆرشم کردو لە کوردستانە کە هاتم بە ئەوروپا بەڵام پردێکی ویست ئەو پردا بێ خۆ دروستکەیت بۆی بگەیتە ناو دنیای جوانی ئەوروپا و خەڵکو و ئیشەکانی وست من ئەو پردە دروستم کرد بە سەختی دروستمە کرد ڕووخە دروستمە کرد ڕووخە هێدی مەسەری ژیان و بژێوی خۆت ئەبێ بژیت و جارجار ئیشمە کرد بۆ نام ئیشێ ترشمە کرد کە ئیش من نەبوو ئەم کردە بۆی ئەو پردە دروست بەڵام بخۆشحاڵیەوە ئەو پردە دروست بوو کە دروست بوو زۆر تیاچوو 2 ساڵ بەسەرا چوو شتان 2 ساڵ نوێیە کە زۆر کورتیش بوو پردەکەەوەنی بڵێ پردێکی گۆرە بێ ڕووبە بەڵام خەتەریش بوو زۆر وتم یا ئەگەر درستی نەکەم بکەوێ ئەگەڕێمەوە بەڵام باش بۆ پردەم دروست کرد ئیتر چوومە و دی و کە ڕۆیشتمە و دی بە هەمیشە لەو دنیاە ژێم یان دوو دنیامە بوو هەمیشە بە پێ پیاسەشەکەم وەکو بوونی خۆم و نیوەی کوردستانە کە وەنیاڵێ پێش دەکەوێ کۆی ڕێگە پاک کاتەوە بۆ تو هەمیشەوان بەو شێوێ سەیری فەڕەنساکەم بەو شوێ سەیری فەڕەنسیەکەم چی پێڵەن ئەرزشی ئەوە ئەزانم کە چۆن ئەوان باوەشیان بە من کردەوە ڕێزان لێ من گرتووە منش زۆر دڵسۆزم بوو ئەو نام پەیامە پیرۆزە هەمان کاتە ئەو پەیامەکەشم پێە ئەو پەیامە پیرۆزە دەری نابڕم بەڵام شێوی هەڵسکەوتم و شێوەی قسەکردنم و شێوەی ئیشکردنم ئەمانە هەموو ئەو پایامەیە کە فێر بووم لە کوردستانە بگەڕێنەوانێ بۆ پرسیارەکەم واتە هوەر لە لای تۆ سەرەتای هەیە و بێکۆتاییە کۆتاییەکەی دیار نییە بەڵام ئەی بینم کۆتاییەکەی ئەی بینم هەر ئەبی بڕۆی بۆی دێدی ئیشکە بە کارکردن بە کارکردنی بەکار ئەگەیتە ئەو تیشکە بەڵام بڕوا ناکەمش پێ بگەی هەموو کە شتێکی لێڵە بینە دوورەوە جوانیشە ئەوە هەروە بمێنێت و باشترە ئاوات بێ بگەیتەوە نوێترین پێشانگات لە شاری سلێمانی کردەوە بەڵام ئەم پێشنگایی تازە کام تابلۆیانەت نمایش کرد یعنی با بڵێن بەڵێ ئەمە زنجیرێکم هەڵبژات لە مەبەستم ئەوەیە باسی بکەیت کام تابلۆیانێ و جۆری تابلۆکانم بۆ باسی من بەڕاستی من ئیشی گەورەشم زۆرە لە پاریسا کە گەڕامەوتم چی بکەم جارێک نەمەزانی چۆنەمە یعنی با بڵێن ریسکی تیا بۆ ئەم هاتنەوەم وتم میەم ئیشی لە خۆم دێم ئەگەر زەمینە لە بار بووم ئەرز پێشنگاکەمە نەمزانیشە کەوتمە ئەم مانگە تۆزە خەڵک مەژغوڵە و هیلاکۆژدان ئەگە بۆ مزانێت دوای هاتم
بەبار حاڵ هاتم خۆشحاڵ بم خەڵکی چاو کۆشتانە تر لەگەڵیانە بم هیچەکانم هێنا ئیش ئاسان بوو هەندێکی ئیش لەگەڵ خۆمەهێنا هەندێکیش زەیتەکانیش ڕەوانەم کرد لە پاریسەوە باشە بە فیدێکس پێڵن بە نەقڵ بەڵا بۆکس کە گەیشت ئێستا هیوادار من ئاواتی ئەو منەوەیە ئیشە گەورەکان بێتە ئێرە بەڵام ئاسان نییە ئەبێ هەڵسێ بەو ئیشە پشگیریەک بۆ من بتوانم ئەو ئیشانە بێن پێم ناکرێ چکە مەسەڵی گرانی وشتەوە ئەوش شتێترە ئەوانەیە کە هەڵەسن بە مەسئولیەت ئەبێ بەداخەوەش وەزعکوای لاتوە لەو کوردستانە ئەبێ خەڵکێک تو بنازێت تو کێی کە تویان ناسی ئاسانە ڕێگەکە هی خەڵکی شکەندەت ناسێ ئەبێ تا بڵی من وام کردەوە درێژە خەیانێت وانە هیچتەکە نەکرێت من ئیشەکان بەرز ئەم جارە ئەم پێشنگایە بۆ من یەکەمین جارە شتی زەیتی دێنم تابلۆکان و کەمفاسی تایە ئیتر کاک بەختیاریش تەوان دەوری هەبوو ئامادەکاری ئەم پێشنگایە بەختیار سایی مامۆستاگیان گەلەری ئەمنە سوورەکە و گەلەری کلۆدین لیغۆ جیاوازی چییە؟ جیاوازی بێگومان جیاوازی زۆر زۆرە لە پاریسا کە تۆ پێشنگا ئەگەیتەوە لە گەلەریەک گەلەری یانی تۆ نییە خۆت بفرۆش نابێ شتێک نابێ یانەوە با بڵێن ئیماژی پاش نییە با بڵێن وەکو تۆ بڕۆی شۆنی خۆت هەبێ ئیش خۆت بفر نابێ ئەوە میمە پرۆفسیۆنێل پێڵەن گەلەری کلۆدین لەگۆم چ ساڵی وجودیە لە گەڕێکێکە پێڵەن گەڕێکی هونەرە جوانەکان بە فەڕەنسیڵی بۆ زاغ ئەو شوێنە زۆر گرنگە کلۆدین لەگۆ لەوەیە شوێنەکەی زۆر باشکە هەموو بیاگان لە هەموو دنیاوە دێن ئەبێ تێپەڕ بن لەو گەڕەکە ئەجا پێڵەن ڕووی دو سێن ئەو ڕووبارەیە کە لە فەڕەنس لە پاریسە هێتە ناوڕاستەوە اینجا بەڵێ جیاوازە چۆن ئەو دیێت ئیشەکان هەڵبژێرێت کەتەلۆگت بۆکە دوایی داوتنامە ئەنێرێت خەڵک دێت تحملی مەسئولیت دەکات تقریبەنەوە 20 ساڵ لەگەڵ ئەو گەلەری ئیشەکەم یانە ئیشەکانم پیشانەدا هەموو 2 ساڵ جارێک پێشانگان بۆ کاتەوە خەڵکی خۆی هەیە منە ناسن ئیش لێمەکڕن یان کۆلکسیۆن پێڵەن کۆلکتەر چۆنە مەسەڵەن تۆ هونەردۆستی 6 ئیش منت لایە تا حەزەکەی یانە ئیشەکانی من هەموو 2 ساڵ جار دێ ئیشێک بچووکە کەڕێت وشتانە ئەوواوێ خەڵک زۆر من مەتابعی منەکەن بشتە ئێرەش ئەم کشۆنە زۆر گرنگە گەلەرێکی باشە یان باڵ گەلەری نییە قایەکی زۆر جوانە بەڵام کەرەسەوشتی نوقسانی زۆرە یعنی سەرەسەی مەسەڵەن کابراکتێ هەڵەسێ بۆ ئیشە بەڵام زەحمەتی ئەڕوات چکە خەڵک ئەو خەڵکانەی کە زۆر جار نیان نییە لە بواری هونەرە ئەرزشی نازانن یعنی بەلای ئەڕۆن بە ئەوەیە کۆسپەکە ئێمە لەم وڵاتە ئەوەیە چکە پەروەردە نییە لە مەکتەبە لە مەدرسەیە فێر بن هەموو مناڵەکان بێنن بۆ مەتحاف بێنن بۆ ئێرە مثل هەر مەعرزە کرێتەوە قانون ئەبێت فەرز بکرێت لە هەموو مەکتەبەکان مناڵ بێنن ئێرە ببینێت چاو ببینێت تابلۆ ببینێت جارێ 2 ساڵ دیسانەوە دێنەوە دیسانە بەرەوەر چاو ڕادێت پەیوەست نییە بەمێش کابرەیە زۆر خوێنێ زۆر زیرەک لە قسەکردنا بەڵام کتێب لاوحەیەک بێرە نازانین ئەم لەوحەی چییە جیاوازە بەڵام ئەگەر بخوێنی و چاوت ڕۆشنبیر بێ بۆ چەند تابلۆ ببینی ئەوەندا ئاشناوێ شۆڕش چ کاریگەریەکی بەسەر کارەکانتەوە هەبووە بەڵێ شاخ زۆر میمە چۆن من تووشی یەکەمین جارە کە گەیشتمە مالومە شار باژێر گەیشتمە مالومە بووم بە مامۆستا کە مەحەدی فنجەمیری پێمانگای هونەر جوانەکانی سلێمانی بەغام تەواو کرد بووم بە مامۆستا من ئاواتمە بوو دەست بڵێمەوە لە ئێرە لە مەحەدی فنجەمیری سلێمانی بەڵام کردیانم مامۆستا لە مالوم یەکەمین جارە چون بۆ دۆڵی جافێتی لەوێ بەرەبەرە ئاشنا بووم ئاشنای شاخ و فێر نەبووم بێمەنەوە پێشمەرگە و تێکەڵ بجارێ مامۆستا بووم ساڵ و نیوەک دوای ئەوەی گیرم کە گیرام 9 مانگ لە سژم بووم بەڵام ئافەتەکە بەربوونەوە تسی بوو ئەوە بەڵام ئەمانە هەمووی بابەتن بێگومان دەرسێت قوتابخانی کۆتایی پێ نایە وەکو ئیستا تۆوتت هونەر و کۆتایەکەی نییە کوردەواریش شۆڕش کۆتایی نییە ئەیکەیت بۆنەوەیەک دوای قۆناغێکە بڕی زۆر سەختە زۆر سەختە ئەو قۆناغا ببڕێ قۆناغێتریەتە پێشەوە قۆناغێترە بڕی
کۆمەڵک کۆس بێتە پێشەوە اینجارەوەی بەمانە لەگەڵی شاکاری هوەری بکەیت کاری هوەریشکەی بەڵام ئێتر ئەوەیە بەردەوەکو جەنگ هەمیشە شەڕەکەی تۆ لەگەڵ دەور و بەر و ژیان بۆی تۆزە شتێکی خاوێن دروست ببێت دروستە بێ بەڵام تو نازانین کەی دروستە بێ وەکو درەختێک لە دەروی با بڵین لە شاباژات ئەچێت کابرێک و جوتیارە دارێکە ئەچێنێ دەبیر یەکەیتەوە ئەم بڕوایی زۆر میوە ئەم دارە چێنێت بیسی دارەچێنێ ئەڵک مامەسە یان ڕۆژتە مانگ 10 ساڵتر هەرمێت دەرەچێت تێگە چۆن شۆشەکەش وە ئێمەش واین ئەبێت سەبرمان بێت ئیش لێ بکەین سەختە زانم زۆر سەختە بەڵام ئەبێ بەردەوامی بێت لە بواری ئیشکردنیش هەرواشە هەمیشە بڕوان بخۆمەیە ئیشەکەم بیری کۆنەکەمە هەمیشە کارەکەم بە زۆر بە لەزەتێکەوە سەری سروشتەکەم بەڵام ئەو لەزەتە بەتاڵ نییە پشتێکی هەیە ئێستا هەست پێەکەم تۆ ئەڕۆی ئاگەم هەر ئەوەم زانی زۆر شتماوە بەڵام پرسیارش دەکەم هەموو جا ئەڵم بەداخەوە هەموو جا لە فەرەنسا شواڵێم ئەڵم بەداخەوە زیندوم خۆشحاڵشم زیندوو یان چووکەم لەگەڵ ئەو هەموو وەز ئەم بینی و شۆڕشانە پێشمەرگە شەهید بووە لەگەڵ منابوو نۆشتانە ئێستا وتم تەل لەبەرەوە زیندوم ئەبێ ئیشکەم یان شەوی ڕوونان بینینم بۆ خەڵک چۆنە لەگەڵ ڕەفتارم نەگۆڕاوە ئیتر شۆڕشت بەڕاستی زمینێک بوو ئیشم زۆر کارم نەکرد لە شاخە چکە مەجال نیێتەوە مەسەڵەن لە چاپخانە بووم لە قزلەر بووم لە مالومە و بۆ لە دوای ئیشەکەیت و دای شەڕ تۆپخانە و قەسفەکرێ منتخەکە و تیارات شوەکات مەجال نەبێت ئیشکردنی کاری هونەری ئەبێ ئارامەیەک دروست بێت بتوانانی بیر بکەیتەوە ئەوە نەبوو بەڵام وازم لە تەختیت و ڕسم و ئیشکردن نایە لە کورسانی نوێ ڕێبازی نوێ تەختیتی مەکرد بە خۆشحاڵیەوە کۆمەڵی برادری چاکە بوو لە چاپخانە زۆر ڕێزان لێگرت یانزانین تۆ من بەڵێ ئەو ڕێزە شتێکی پیرۆزە یانە دەوری هەبوو بۆ من بۆ ئیشکردنە زۆر زۆر سەرهەڵدانی پلاتفۆرمە دیجیتالەکان چۆن شێوازی دروستکردن و بەکارهێنانی هوەری گرافیک دەگۆڕێت لەم سەردەمەیە من ئێستامان ئەوە هەستی پێکەم ئێستا لە ئەوروپا زیاتر لە پاریسە زەقە زۆر لە شوێنەکان زۆرە ئێستا دەرچووە یانەوێ با بڵێن جێی هوەرە ڕاستەقینەکە با بڵێن دەست تابلۆشت تاسیری زۆرەشتی خۆ دەزانیت پێشەکەوێ لە تەرەفەتی ئێسش لە هەموو بوارەکان دەستگاکانە ئەو تەکنیکە مدێرنە بەکاردێنن بەڵام سەرەوە هەر ئەمێنە تابلۆی زیندوو هەر ئەمێنە یان ناتوانن هەمیشە پێشەنگی گەورەکوێ زۆر خەڵکەیە لەگەڵ ئەویان نییە بەڵام شتی پێشەکەوی تەکنۆلۆژیە جوانی شێشتێکی زۆر چاکە بەڵام شتی ڕەسەن تابلۆی ڕەسەن چێژێکی جیاوازی هەمووی لێوێ شار وجودی هەیە و من قەت تاسیری لێ نەکردم قەت بیریش ئەوە ناکەم و بکەومە دروستکردنی شتانە ئەزانم هەیە و سەیرەکەم تەماشاکەم بەڵام هەر هەنم ناکە یان با بڵین تێکم مێشکم بڵێ چیە ئەبێ بڕۆم شتێک تۆزی تەکنیک ئەوە نازانم هەر ئەوام پێم وتم وەکو لادەیەک ئەمێنم شێوەی بیرکردنەوەم ئەوەیە کە باسەکەم چۆنی قساکەم لەگەڵ ئێوە لە بازارە لە خەڵکە ئیتر مەڵام شتێک شمەیە من کە قساکەم پێشەوە قسەکەم پێشتر سەری دەمچاوەکانەکەم دوای قساکەم بۆ ئیشکردنی شەروەشە لە نێوان خانەقین و پاریسدا ڕەنگە هەر سلێمانی بۆ تۆ بمێنێتەوە ئایا وایە؟ بێگومان من لە 76ەوە یەکەمین پێشەنگەم کردو لە سورکیەوە قوتابخانەی سورکیەوە کاتم سلێمانی سەی بۆمان شتێکی خەو بوو سلێمانی شار گەورەیە و خەڵکەکەی و تەبیعەتی لانە کوردەوارەکەی زاڵ بوو وەکو چەترێک بوو ئەو نیە هەستی پێ کرد خەڵکەکەی وای زۆر پێم خۆ بێگومان من لانە گەش هونەرەکەم لە سلێمانیەوە گەشەی کرد زیاتر خەڵکەکەش زۆر بەرو من هاتە نایانزانی من لە خانەقین هاتووم با بڵێن سەری کتابەتیان بۆ کردم یان ڕێزی کتابەتی ئەو کاتە سوور پەیوەندیم زۆر لەگەڵ سەروەت یان ڕسۆز یادی بەخێر زۆر پێکەوە بووین هەمیشە دوای ئسمای خادش لێ بوو دوای پێشنگایەک دوایەوە پێشنگایەکمان کرد لە سلێمانی زۆر سلێمانی بەرحاڵ بناغەیەکی تەواو هەتە لەباری تەنزیم وشتەوە مەسەی کۆمەڵە من چوون بووە کۆمەڵی ڕژدانانی کوردستان
برادری وتی ئەبێ بڕۆی بۆ سلێمانی ئەچی بۆ شوێنێک برادری زۆر دڵسۆزە وتی ئەڕۆی یەکێک پەیوەندیت پێکە وتم چۆن بیبینم وتی ئەڕۆی بە یەکێک زەلامێک ڕاوەستاوە دەسەڵی سرکەیەکانە بوو زۆر جوان بوو وتی لە دەستێتی لە لای کتێب فلان کتێبخان ڕاوەست ئەگەەوە لە دەستی بەەوە بڕۆ بۆ لای ئەو پێڵی ڕۆژ باش منیش هاندەی بینیم کە سەیری ئەمام دەسەکەم کرد دەسڕێکی دەبێ ئەو سرکەیەم بینێ دانش لەسەر وتم ڕۆژ باش لەوێ ڕۆژتین یعنی شەوشەکە لێەوە گەرمتر بوو تەنزیمات وشتانە بەە هەستمە کرد وتم فریا ناکەم کە ڕسمەکەی بۆ کوردەوەی ئەوە تەواو نییە ئەبێ شتێتر بکەی بۆی ئەو نییە پەلە بکەی لە ژیانم وا بوو وەڵا بەرە هێدی هێدشتەکە قوڵ بوو خەڵکمە بینی واسم لە ڕسم نێنە بەڵێ هەر شتی سیاسی بکەم شتا وایە تر وەکو ئەرکێک و نەتوایەتی بۆی ببیکەم هەڵبژاردننی ڕەنگەکان چ کاریگەریەکی لەسەر پەیامی گشتی هوەر دەبێت؟ نازم لە بواری بۆ خۆم بەسەر هەڵبژاردن قەت یانوان ئەو ئیش ڕەنگانە هەڵبژێن لەبەرەوە لە سروشت هەیە ئەی بینم ئیتر بە گوێرەی کە تێکەڵیشیان نەکەمەوە پەیوەستە بە با بڵین تەبیعەت کە ئەی بینم ڕەنگیش زۆر میمەی چۆن من تێکەڵێکەکەمەوە نایڵم جار هەندە ڕەنگ پیسە بێت ڕەنگەکان تێکەڵەکەم لە هەندێک جاریشە ئیتر وایە کە وەڵام شەڕەکەیتەوە شەڕی تیشک و تاریکی زۆر گرنگە لە کۆدایانێ بۆی تابلۆکان لە فۆرمێکدانی بۆی پشتەوە دوورکەوێتەوە هەموو ئیشەکانم وایە ڕنگ بەڵێ بەگومان فرامۆش ناکرێت لە ڕەنگەکان چکە ئستایلی شێوەی ئیشکردنم پێڵەن ئەمپرسیۆنیزم تابیریە زیاتر لەو بەرەوە ئیشەکەم من یعنی ئەبسترەکت نییە ئیشەکانم فیگەراتیفە فگەریتە شتەکان هەموو کەوازم ئاڵۆز نییە ئیشەکانم واتە ئەمێ بپرسم ڕێبازی تعبیری لە ژیانی بەڕێستا چۆن پەرەی سندووە؟ من ئێستا ئیشەکانم کە کەم حدم تاواکە ئیشەکان تعبیر و زیاتر خەت و گرافیکمە کرد و شتان کە گەیشتمە پاریس لە فەرەنسا سێرەکەم زۆر وتم بیپارێزم گەشەی پێ بەم ئیشکردنا یان ناگایی ئیشمە کرد زۆر چوون بۆ مەتحەف و شاکارە گەورەکانم مەبینی هەمووی تعبیری نەمانە چۆن چیان کرد ئێستا ژندوی ئیشەکان وتم ئەبێ من سەر لە خۆم نەشێوێنم لەسەر ئەو ئیشە بڕۆمەوە چکە ئەبێ شت ببینی کارکەیت چکە تو لە خۆتۆ نابێت دانیشیر لە خۆتۆ ئیشەکەیت و خۆمە خان و دروست ناکەی تابلۆ ئەوەیە بێ بڕۆی بۆ دەرەوە کۆنتاکت بکەیت سیر تەبیعەت بکەیت هەموو شاکارە گەورەکان ڤانگۆ کە ڕۆژ قوتابخانەیەکی بەجێهێشتووە کەسە بۆتە مەرجع بۆ هەموو دەرمەندێک مەسەری تیشکە ڕووناکیە خۆی ژیانی خۆیەتی زۆر گرنگە من کەم کتێبێکی بچکمانە بۆ لە ماوە کاتی خۆی زۆر یعنی دایت من کارەکەم ناڵە من شتی گەورەکەم منشتی دروست ئەوەیە ژیانی من ئەوەیە وڵا ئێستا زۆر جارە هەوڵەدەم فترەی 8 ساڵ و 9 ساڵە ئیشم پێ ناکرە لە شاخە هەوڵمدا ماوەی کە لە پاریسم ئێستا هەموو بهێنمەوە ئەو ماوەی کە ئیشم پێ ناکرا زۆر ئیشەکەم و کارەکەم و زۆر بیرەکەمەوە بێەوە بێت ئەچمە دەرەوە تەبیعەتە بین لەگەڵ دەندێت دووسێ برادرەیە برۆ زۆر برادر من ئەمانە لەگەڵ ئەوانە ساڵی جارێک ڕوون بۆ دەرەوە ڕسمەکەم پێکەوە یەکێ لەو برادرانە کە برادرمە زۆر ناوی ئەلبێر ئەجیگەنێف ئەسڵی ڕسەنی بولغاریە بەڵام دەمێکە لە فەرەنساژی ئەوتریان ژان دەنیێل لە فەرەنسیەوە هاوڕێ تریشمێ ناوی فلیپ ڤەسەر ئەمە دامێن پێکەوە هەڵمەردی چاکن زۆر ئەمان منیان قبول کرد سە لەگەڵ ئەوانە ڕووم پیان خۆشە ئیتر ئسفادەم زۆر لەوانەکەم گرنگی شەوانە ئیتر بەرەبەرایەتی ئیش پێک و ئیشەکەین دوای کە تەواو بێ لەسەر عەرزدانی قسەکەین بزە و تۆ چی کردووە و چی کردووە نییەکەین با تەخیمەکرێ شێوەیشکردنمان وەڵا من ژیانم لە پاریس ئەوەیە هەندێک کۆمەڵی برادری شەناسم بەس ئەم چوار ئێمە پێڵەن کەت موسکەتەیە پێیانن چوارێنەوەنیە ئەلکسەندوما شتێکی هەیە دێ ڕۆمانی هەیە پێکەوە هەمیشە ئیشەکەین زۆرجار پێشنگای هاوبەشەکەین لەم ماوەیە پێشنگایەکی لە سۆفیا کرایەوە ئەلبێر خەڵکی سۆفیا ئەسلی پەیوەندی کرد بە گەلەریەکەوە پێشنگایەک بۆ ئێمە کردووە بە چوار قۆڵی نووسراوە لە کتێمێناوە
چۆن زمینە کولتور و کۆمەڵاتیەکان کاریگەریان لەسەر توخمەی دیزاین هەیە کە لە هونەری گرافیکدا بەکار دەهێنرێت؟ من بەڕاستی مەسەلەی گرافیک ئەو کە چوون بۆ بەشی گرافیکەوە 2 ساڵ کارم زۆر کرد، یعنی با بەڵین ئەوەندە کارم کرد بۆکو بڵی 5 ساڵ لە گرافیکە بوو، من 2 ساڵی لێ بووم، بەڵام لەبەرەوە زۆر هەستمە کرد، زۆر نزیک بووم لەو ئستایلە و شەوەی ئیشکردنی خەت ڕەنگ ڕەش و سپی دەوری سەرەکی ئەبینە لە گرافیکە بە مەرەکە بیشەکەی لەسەر تەختە ئیشەکەی هەڵی کۆڵێنی دوای چاپەکەی. جا من ئەو گرافیکە بەڵا بۆتە بنەمایەک بۆ تا ئێستاش، یعنی بۆتە بنەمایەک بۆ هەم ئیشەکانم، هەتا ڕەنگیش ئیشەکەم یەکسەر بۆ شێوازی گرافیک ئیشەکەم، شێوەی سێبەری زۆر تیژە لایەکشەوە ڕەنگی کاڵە، مەسەلەی خەتە زۆر میمە بابڵین لاەنە تاویرەکەی دەرەکەوێت لە بەشی گرافیکە. هەروە کە دەرەشم تقریبا 50 ئیشی گرافیکم کرد سێ ڕەنگی لەسەر ئەلمنیۆم چی بڵێن مسە ئەستورە زۆر ئەبی بخیتەنەوە مادێکی ترشە تەفاعولەکە ئیشەکە شتان ئیشی زۆر سەخت بوو، بەڵام من توانیم 50 ئیش بکەم لەو گرافیکە. دوای تر کەشە بەرەبەرە وازم لێ نێنا ڕوون کرد بەرەو پاستێل دەست ینی چۆنەڵە هێڵکاری زۆر گرنگە لە ئیشی ونەریە. هێڵکاری بەشێکە لە دامەزنەری بناغی ئەو تابلۆیە، چکە هێڵکاری تیان نەبێت گرافیک تیان نەبێت بەتاڵە ئیشەکە زۆر گرنگە. گرافیک وەکو دیدێکم دیدی من فراوان کرا لەباری ئیشکردنی گرافیکە. مامۆساگیان زۆر سپاس ماندوومان کردی. سپاسیواکەم. سپاس کامیوانی بەرنامەکە. هیوادارم کە زۆر بە ئەوەیە بە حماس و قساکەم و تایبەتمەندی کتیابێ شێوەی قسەکردن زۆر خۆشحاڵم، هەروە منیش سپاسیەوەکەم. سپاس بۆ تۆ. بەرنامەی ئەم هەفتەیەمان کۆتایی هات، خواتان لەگەڵ.